لە هەرێمی کوردستان دیاردەی خۆرگیرانی نیمچەیی ڕوویدا. خۆرگیرانەکە لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بیندرا. جێگری سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسانی کوردستانیش دەڵێت لە شارەکانی هەرێم بە ڕێژەی جیاجیا خۆرگیران ڕوویداوە. بە ڕێژەی جیاواز بۆی کە ڕەنگە لە دهۆک لە ستا پەنجاب بووێ، لە هەولێر لە ستا پەنجاوێک، ڕەنگە لە سلێمانی لە ستا پەنجابێ، لە بەغدا لە ستا 46 بوو، لە بەسرا 44 بوو. کەمتری خۆرگیرانش لە ئوسکوتلەندا بوو کە لە سەرەتای دەستپێکردنی خۆرگیرانەوە ڕوویدا کە لە ستا 23. زۆرترین ڕێژەی خۆرگیرانیش لە رووسیا ڕوودەدات کە لە ستا 81. لەسەر هەساری زەوی هەموو ساڵێک 3 دیاردە ڕوودەدات. دوو خۆرگیرانیان یەک مانگ جیرانیان، دوو مانگ جیران یەک خۆرگیران، هەر جارێ بە شکل و شێوازێک بە حاڵەتێک و هەر جارێ لە وڵاتێک. بێگومان لە هەرێمی کوردستان ئێستا ئەمە خۆرگیرانەمان دیت، خۆرگیرانێکی پێشتریشە بۆ ئەوە نەماندی لەبەر هەرمی کوردستانی نەگرتەوە و لە ساڵانی داهاتوش بێگومان ئەگە بچمەوە سەر جەدوەلەکان کە ئێستا لام نییە داوا لێ بڕن دەکەم، دەتوان پێتان بڵێم کەی لە داهاتوودا ئینشاءالله خۆر دەگیرێ. دیاردەی خۆرگیران لە سەعات 1:06 دەستی پێکرد و لە سەعات 3:30 خولەک کۆتایی پێهات. لە ماوەی 22 ساڵی ڕابردووش ئەمە 47مین جارە دیاردەی خۆرگیران لە هەرێمی کوردستان ڕوو بدات. ساڵی 1999 دیاردەی خۆرگیرانی تەواتی تێدا ڕوویدا. ئەو کاتە چەقی مانگ لەگەر چەقی زەوی لەگەر چەقی خۆر دەکەونە سەر یەک پارتە ڕاستی هەل، کاتێک کە مانگ بە دەوری خۆردا دەسوڕێتەوە بە شێوەیەکی هێلکەیە. لەو کاتێک کە نزم دەبی ئەو کاتی پەپکەی مانگ بە تەواتی پەپکەی خۆر داگیر دەکاتن و ئەو کاتێ پێ دەڵێن خۆرگیرانی تەواو. لەگەڵ دیاردەی خۆرگیران لە شارەکانی هەرێمی کوردستان بڕیار درا دوای نیوەڕۆ بگرێتە پشووی فەرمی و لە بەشێک لە مزگەوتەکانی پارێزگاکانی هەرێمیش هاوڵاتیان نوێژیان کرد. قارەمان زۆر، کورسات نیوز، هەولێر.